کە سوکاری سزادراوانی چاکسازی گەورانی سلێمانی بە یاسای ژمارە 3 ساڵی 2006 پەرلەمانی کوردستان ڕۆڵەکانمان ماوەی چەندین ساڵە لە زیندانەکاندا ماوەی زیندانی خۆیان بەسەر دەبن. وەک لاتان ڕوون و ئاشکایە لە ئێستادا بەشێک لەو زیندانیانە ماوەی مانگێک کەمانیان لە خواردن گرتووە، خواردن و خواردنەوە گرتووە، باری تەندروستیان زۆر ناجێگیرە، داوای کارکردن بە جێبەجێکردنی مادەکانی 331 و 332 قانونی ئوسولی محاکەماتی جەزایی ساڵی 1970 دەکەن کە تایبەتە بە ئازادکردنی بەمەرج. داواتان لێ دەکەین پاڵپشتمان بن و بەدەم ئەم داواکاریەمانەوە بێن. لەبەرەوەی داواکاری ئێمە ناچێتە ناو خانەی بەرگریکردن لە کەسانی تاوانبار، بەڵکو چۆن یەکەم ڕۆژ یاسا سەروەر بوو بۆ بە سزاگەیاندنیان لە ئێستەشدا هەر بە یاسا ئەو مافە بەخشراوە بە سزادراوانی ناو چاکسازیەکان کە لە مادەکانی 331 و 332 قانونی ئوسولی محاکەماتدا هاتووە. ئەگەر سزادراو سێ لەسەر چواری ماوەی بەندکردنی خۆی لە چاکسازیەکان بەسەر برد، ئەگەر هاتوو لەو ماوەیەدا کەسی بەندکراو بوو بێتە کەسێکی چاکساز و لەلایەن ئیدارەی چاکسازیەکانەوە پشتگیری بکرێن کە بوونەتە کەسێکی چاکساز، ئەوە پێویستە بە بڕیاری دادوەر و لەسەر پشتگیری ئیدارەی چاکسازیەکان بە مەرجێک سێ لەسەر چواری ماوەی بەندکردنی تەواو بوو بێت ئازاد بکرێت. Dai che avevo